بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام خۆشحاڵم لە بەرنمەیەکی سۆراغی مێژووی تر و لە بابەتێکی تردا بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەگەمەوە. هەوڵ دەدەین لەم بەرنمەی سۆراغی مێژوودا قسە لەسەر قودس و مەسجید الأقصا بکەین لە شارستانێتی ئیسلامیدا وەکو سمبولێکی گرنگی ناو مێژوو. ئەو قودسەی یاخود ئەو مەسجید الأقصایی کە لە زیهنی تاکی موسڵماندا ون نابێ، ئەو قودسەی کە دوو جار لە مێژووی ئیسلامیدا فتح کراوە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب و سەلاحەدینی ئەیوبی خودای گەورە لیان ڕازی بێت. دەپرسین ئایا پێگە و کاریگەری قودس و مەسجید الأقصا چ کاریگەریەکی لەسەر شارستانێتی ئیسلامی هەیە؟ ئایا بە سمبولبوونی ئەمانە چ کاریگەریەکی لە زیهنی تاکی موسڵماندا هەیە؟ ئایا ململانەکانی ناو قودس یاخود ئەو ڕێگریانەی لە موسڵمانان دەکرێت تاوەکو لە ناوچەکەدا بن چ کاریگەریەکی بە ململانەکانی نێوان هەردوو ئاینی ئیسلام و جوولەکەوە هەیە؟ ئایا ئەو بزوتنەوە سیاسی سەهیۆنیەت لە ناو فەلەستیندا نوێنەرایەتی ئاینی جوولەکە دەکات؟ ئایا بۆ خۆی شارستانیەت چ کاریگەریەکی گرنگی دروست کردووە تاوەکو موسڵمانان بتوانن داکۆکی لە قودس و لە مەسجید الأقصا بکەن؟ ئەرکی موسڵمانان لەکوێدایە؟ ڕووداوەکانی ئەم چەند ڕۆژەی ڕابردوو لەکوێوە سەرچاوەیان گرتووە؟ ئەمانە کۆمەڵێتەوەری سەرەکی بەرنامەی سۆراغی مێژوومانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر مەهدی قادر توێژەر لە مێژووی ئەدیانەکان و هەروەها دکتۆر زریان حاجی توێژەر لە مێژووی شارستانێتی ئیسلامی بەخێرێن بۆ سێدوی بەرنامەی سۆراغی مێژوو. دکتۆر مەهدی ئەگەر ئێمە قسەیەک لەسەر ململانەی ئاینەکان بکەین یاخود قسە لەسەر ئەسڵی مێژووی قودس بکەین کە کاریگەریەکی گەورەی هەبوو یاخود سوورگەیەکی کاریگەر بووە لە ململانەی نێوان ئاینەکاندا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وەکو مەرکەز، ئەمە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ بەناوی خی گەورە سپاس بۆم دەرفەتە بەخێراتنی کاکتۆریژەکەم. سڵاوەوە بینەرانی بەڕێز و خۆشەویستمان. ڕاستی قودس مەکانەتێکی گەورەی هەیە لە ئاینە ئیبراهیمەکانە یان لە هەرسێ ئاینەکەیە. قودس پێگەیەکی فراوانی هەیە لە هەرسێ کتێبە ئاسمانیەکەشە، چ لە تەوراتە، چ لە ئینجیلە، چ لە قورئاندا. بۆیە ململانەیەکی ئاینی چڕ هەیە لەسەر قودس. ئەم ململانەیەش تەمان بەپێی قۆناغەکانی مێژوو گۆڕانکاری بەسەر هاتووە. ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی قودس، شاری قودس یان با بڵێن ئەو وڵاتی کە پێی وتراوە کاتی خۆی پێی وتراوە کەنعان، حتا لە تەوراتیشا بە وڵاتی کەنعان ناوی هاتە، چونکە لە ئەسڵە کەنعانیەکان دروستیان کردووە. کەنعانیش کوڕی حامی کوڕی نوحە کە پەیوەندی نییە بە ڕەگەزی ئیسرائیلیەوە کە لە کەوان ئارین بەڕاستی. تەمام مێژووی قودس ئەگەر جارە لە ڕوانگە مێژوەکەیەوە سێری بکەین نەگەڕێتەوە بۆ 4000 ساڵ پێش زاین دروستکردنی کە لەلایەن کەنعانیەکانەوە دروست کراوە. پاشان تەمان کەنعانیەکانیش بە ئەو هۆز و نەتەوانی کە هەیەە وەکو حیثیەکان و ئەموریەکان و پاشان یەبوسیەکان کە لە سەردەمی یەبوسیەکانە داود عەلەیهی سەلام لە ساڵی تقریبا 1000 ساڵ پێش زاین ئەچێتە شاری قودسەوە کاتە بە هاوبەشی ئەبرێ بەڕێوە لە نێوان یەبوسیەکان و لە نێوان ئیسرائیلیەکانە. ئەم سیراعی کە لەسەر قودس هەیە بەڕاستی سیراعێکی دەتوانین بڵێن هەم دینیە لەسەر ئەو پێگە ئاینەی کە هەیەی، چونکە ئەگە دیقەت بدەی قبری زۆربەی پێغەمبەران لەوێن، بۆ نمونە قبری ئیبراهیم، تەنانەت یعقوب، یوسفیش لە میسرەوە چۆتەوە بۆ ئەوێ، و قبری موسا عەلەیهی سەلام لە لێوارەکانی ئەوەیە. پاشان مەسیحەکان دەڵێن قبری مەسیحیش لەوەیە، کەنیسەی قیامەی لەوێ نێژراوە، لەوێ ژیاوە. هەروەها موسڵمانانیش دەڵێن یەکەم قیبلەیە و ئولە القبلتين وثالث الحرمين الشريفين. بۆیە قودس بەڕاستی پێگەیشی ئاینی گەورەی هەیە، بۆیە سیراعەکانیش بەڕاستیم سیراعی ئاینین و سیراعی تاریخیشن، چونکە لە ڕووی تاریخیشەوە قسە هەیە لەسەر مولکێتی شارەکە، ئایا ئەم شارە چێ دروستی کردووە، هیچەیە، ئەوە کە لەوەچێ لە تەفاسیلا بچینە ناو بابەتەوە. بەڵام ئەوەی کە تۆ باست کرد، یعنی ئەو هەموو پێغەمبەرەی عەلەیهی سەلام کە هەمویان لەوێ کۆبوونەتەوە، ئایا ئەمە کاریگەری ئەو گوتارەیە کە خی گەورە لە تەوراتەوە لە ئینجیلەوە لە زەبورەوە لە قورئانە یعنی وەکو مخاتەبەی کۆمەڵگەیەوە پێغەمبەرانی کرۆ بە و داع و بانگەوازە لەوێ کۆبوونەتەوە، یاخو بۆچی هەمویانە بێت لە ئەرزی فەلەستینەوە لە قودسا کۆبنەوە؟ وڵا قەدەری خی گەورەیە. تەمان ئەرزی ئەگەر دیقەت بدەی هەموو پێغەمبەران لە جزیرەی عەرەبیا هاتوون،
يعني کەمیان ڕێەکەوی هەڵبەدە و پێغەمبەرانی بە تایبەتی کێماڵین ئاینە ئیبراهیمیەکان چونکە دەکرێت پێغەمبەران لە دەرەوەی جزیرەی عەرەبی تەنانەت لە هند و لە یابان لە شەرقی ئاسیا بەڵێ ئەکرێ تەنانەت لە ئێران و لە یۆنانیش پێغەمبەران هاتن بە زێمە نازانین بەڵام ئەوەی کە پێوتی ئاینی ئیبراهیمی پێغەمبەران هەمویان لەوێ بوون ئیبراهیم عەلەیهی سەلام تەمە خۆی عێراقیە و ئوریە و کلدانیە لێرەوە کە ڕۆیشتۆ بۆ خاکی فەڵەستین لەوێ بۆ فترێک دوای چۆ بۆ مەسر پاشان گەڕاوەتەوە لە شاری خەلیل وەفاتی کردەوە لەوێ نێژراوە قەدەریی خوای گەورەیە مەهبەتی ئەنبیا هەموو پێغەمبەران لەوێن یعنی ئێستا ئەگە دیقەت بدەین لە قودسا لە دەوروبەریە کەم شوێن هەیە قەبری پێغەمبەرێکی لێ نەبێ حتا تەنانەت سولەیمان داود پێغەمبەرانی بەنی ئیسرائیل هەمویان لەوێ نێژراون بۆیە پێغەمبەری ئیسلامیش دەچێتە ئەوێ ئەهمیەتی ئەمە لەوەدایە خۆی گەورە تەنانەت لە قورآنی پیرۆزەکە سوێندی پێخواردووە کە وەتینی وەزەیتون وهذا البلد الأمين يعني تين ألين دمشق زيتون ئاماژەیە بۆ قودس وهذا البلد الأمين ئاماژەیە بۆ هەر پێغەمبەری ئیسلام دروی خۆی لێ شەوڕەوی پێکرێ بۆ ئاسمان بەڵێ اینجا ئەوەی ترە لە ئەهمیەتەکانی کە خی گەورە کاتێ بە پێغەمبەر فەرمێت سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله بۆی خاکیی مبارەکە حتا خی گەورە کاتێکە بە لوط و ئیبراهیمی جە فەرمێ وباركنا فيها للعالمين طبعا للعالمين مباركة بويا وكولا قبلي دلي همو آينكانا بلا ملكيتي ئاینیشی دیاریکراونێ بە تایبەتی بەڵام دوجار ئەبێم کۆمنتە بدەم دوجار خی گەورە لەبەرەوەی ئاینەکانیش نسخەکاتە و ملکێتی ئەمەداوە بە ئومەتی ئیسلامی ڕاستە دەستخۆش دکتۆر زیران ئەوەی دکتۆر مەهدی هێمای بۆ کرد ئەمانە تا چەند یعنی وێنایەکی گەورەی حەزارەتەکەن لە قودسە ئەگەر بە شێوەیەکی گشتی باسی بکەین بە تایبەتی بۆ ئاینە جیاوازیانە و ئاینی ئیبراهیمیەکان و دوایین ئاین کە ئاینی پیرۆزی ئیسلامە بەناوی خی بەخشندە و میهرەبان سەرەتا خۆم خۆشحاڵم کە لە خزمەتی جامتان و جنابی دکتۆر مەهدیە کە بتوانین بێکوانێ شرۆڤێکی باشی ئەو بابەتە بکەین ئینشاءڵڵا ئەم بابەتەی کە ئێمە لەسەری قساکەین قودس لە شارستانێتی ئیسلامیدا بتوانم بڵێم پێگەیەکی زۆر تایبەتمەندی هەیە جنابی دکتۆر مەهدی فەرمووی کە لە پێشەکیوانە بۆ گرنگە بۆ لە ئاینەکانی ترا گرنگ بوون و ئەم پێگەیە چۆن دروستەوە بۆچی چۆن دروست کراوە قودس لەناو شارستانێتی ئیسلامیە بەڵام پێم وایە کە قودس بۆ خۆی پێگەکەی لەمە زۆر گەورەترە و قودس خاوەنی ئەوەیە کە تایبەتمەندی هەیە من ئەسڵان پێم وان نییە کە بە سوتفە بوو بێت کاتێکە مەسیحیەکان دێن قودس ئەگرن و لە دوای شانزەی کۆچیشەوە دێن قودس ئەگرنەوەیکەن بە ئیمارەتێک من پێم وانەیە کە وەربانی دووەم کاتێکە ئەمرەکە بۆیکەوە خاجروشمەکان بێن قودس داگیرکەن و هەر لە سەرتاوانێک کە فەرمان دەرەکرێت بۆیکەوە بێن لە جەنگی خاجروشمەکاندا ئەمە هەر لە خۆ بێ بۆ ئەوە بوو بێ کات بێ نا ئەمە شەڕێکی ئاینیە ئێمە قودس ئەتوانین والێک بینەوانەیە کە لە نێوان هەموو شارستانەکاندا ئەگەر بێت و ئێمە ئەم قسەیەمان ڕاست بێت کە ئاین بڵین شارستانیەتە هەر وەک سمۆر هندکتۆن لە کتێبی سەدام الحەزاراتە باسیەکە ئەو پێی وابێت کە شارستانیەت بە پێی ئاینەکان دیاری ئەکرێ و لەو نێوەندەشا جوولەکەی دەرهێناوە پێی وانەیەکەوە جوولەکە بتوانێت خاوەنی حەزارەت بێت چکە دینێکە هەم نەتەوەیە هەم ئەوەیە بەڵام پێی وایە کە مەسیحیەت خاوەنی شارستانیەتە ئەوە پێی وایە کە ئاینەکانی دیکە هەیەە بۆ من پێم وایە کە لە ململانەی شارستانیەتدا قودس بۆ خۆی یەکێکە لە ململانی هەرە سرەیشەکانی نێوان شارستانێتی ئیسلامی و شارستانەتی مەسیحی و هەروەها ئاینی جوولەکەش لەم نێوەندەیە خۆی خزانە ناو مەسلەکەوانێ کە پێشتر لەم نێوەندەیە بوونێکی نەبووە واتە لەم نێوەندەیە ڕاستە کە چەند بەڵگەیەک هەیە لەسەرەوەی کەوا جوولەکان پێشتر لەو نێوەندەیە هەبوون تابێتمەندیان هەبوو ئەوە بوون حەقیەتی قودس لەوێەوە سەرچاوی گرتووە کە ئاینی ئیسلام پێی وایە سەرباقی ئەوەی کەوا لە شوێنێکی تازە سەری هەڵداوە و ئاینێکە کە تایبەتمەندی هەیە بەڵام چۆن بیسەلمێنێک کە تەواوکاری ئاینەکانی پێشووە پێویست بەوە کاتکەوا پێگەیەکی نوێی هەبێ ئەم پێگەیەش کوێیە نەک نوێی هەبێ پێگە کۆنەکە بچێتەوە سەری کە پێگەی ئەنبیاء کە قودسە هەر بۆ ئەمەشە کە ئەبینین گەورەترین دڵدانەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش ئەوەی کەوا تەنانەت بچێتە ناو مەدینە شەوانە خی گەورە چی پێکا شۆڕەوی پێکا بۆ قودس پێ فەرمێ کە تۆ تەواوکاری ئەم ئاینانی دیکەی ئەم شوێنی ئەم پێغەمبەرانەکەی بۆیە کە لە قیسەی ئیسرا و میعراجیش حتا کە لە ناو سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سلم خوێنرێتوانێ ئەفەرمێ کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەوێ ئەگا بە هەموو پێغەمبەران پێشنوێژی ئەکا بۆ پێغەمبەران لەو شوێنەدا ئەمە مانای چییە؟ مانای ئەوەیە کەوا ئیسلام وەکو کۆتا دین کە هاتووە بێ سیراعێک بکە لەگەڵ ئاینەکانی دیکەیە
ئەم سیراع بێتە هۆی ئەوەی کە بۆ خۆی پێگەیەکی گەورەتر دروستکە. پێگە گەورەتەکە چییە؟ کە من ئەگەر هات و قودسم بەدەستەوە بێ واتە مەنتیقەی فەڵەستین و ئۆرشەلیم و پێشتر و ئەم مەنتیقانەش دەستما بێ مانای وایە کە پێشەنگیەکیشم هەیە بۆ ئاینەکان. کاتەکرێ ئەمە بڵێن قودسیش یەکێکی ترە لەو کەرەستانەی کە پێوتری ئەکوێتە ناو ململانەی شارستانیەتەکان وەکو شارستانی وڵاتی خۆراوایی. پێش هەموو شتێک ئێمە بێ ئەوە بزانین کە قودس بۆ خۆی یەکێکە لە ململانێ سەرەکیەکان. یعنی ئێستا زۆر جارەوترێت کە ئاینی مەسیحی وا دێتە پێشاو کە ئاینێکی ڕۆژئاواییە، نا بەعکسەوە ئاینێکی ڕۆژهەڵاتی. ئەسڵەن گەورەترین دوو کەنیسە لە دنیادا کە پێش هاتنی ئیسلامی شەبووە کە لە ڕۆژهەڵاتە هەبوون لە قودس نەبوو، لە نەسیبین و لە مەنتیقەی ڕووهایە. دوای ئەوە وردە کامە کەنایەتی شەرقیان پێوتراوە حتا نەساتیرە و یعاقیبە کە دروزە بن کە لە مەنتیقانەوە دروزە بن و قساکەنەوانێ لە مەنتیقەی قودسان نەبووە. بۆچی ئێست لە قودسانەوە؟ چونکە قودس شێوازێکی تایبەتمەندی هەبووە. بەڵام ئێستا بۆچی قودس هاتوتەوە پێشەوە؟ بۆی کەوا ئەم پێگەیی هەبێت. جوولەکەش ئەویست پێگەی بۆ خۆی دروستکە. مەسیحیەت بۆ خۆی پێگەی دروست کردبوو لە پاشخانی ئیمپراتۆریەتی ڕۆمانیای کۆن، لە پاشخانی ئەوەی کەوا لە هەبووە. بێزەنتیەکانیش بۆ خۆیان پێگەیان دروست کردبوو لە قودس و لە ڕووها کە توانیان لە ڕۆژهەڵاتە پێگەیەکیان هەبێ. ئیسلامیش بۆ خۆی بەرەو پێشەوە هات. جوولەکەش بیری لەوە کرۆ کە بگەڕێتەوە سەر مێژووی خۆی. بۆی ئێستا لایەزال زۆرینەی عولەما گەورەکانی جوولەکە لە بواری شوێنەوارە جوولەکەن. یعنی عولەما گەورەکانی دنیا کە لە بواری شوێنەوار و ئایکۆلۆژیا ئیشەکەن ئەسڵیان جوولەکەیە. بۆ ئەسڵیان جوولەکە چکە یانەوێت پاشخانێک بۆ دینی خۆیان بدۆزنەوە. کەواتە مەسئلەی قودس بە چوونی من بە پلەی یەکەم بریتیە لە ململانەیەکی سەرەکی ئاینی. ململانەیەکی سەرەکیە لە نێوان ئاینەکاندا لەم بینەیە جوولەکە هەیە، مەسیحی هەیە و هەروەها ئیسلامیش هەیە. بۆ ئیسلام وەکو شارستانەکەی قودس زۆر گەورەیە و زۆر جێگەی خۆی، بۆ مەسیحی زۆر گەورەیە، بۆ جوولەکەش گەورەیە. ئێستا بۆ مەسیحی کەمتر چونکە مەسیحی پێگەی خۆی هەیە، شوێنی تری هەیە، بەڵام ئەوێ لە قودسەوانێت تا ڕادەیەک جێگە بکات. مەسیحیش یعنی هەشت نۆ حملەی سەلیبی بۆ خۆی کرد و شکستی جیاواز بوو. دوای سەلیبیەکان توانێت کە پێگەی تر دروستکە بۆ نمونەباتی دروست کرد. ڕاستە. دکتۆر مەهدی، من لە دوایین وەڵامەکانی دکتۆر زریانەوە یعنی ئەڵێ ئەمە ململانەیەکی ئاینیە، بەڵام ئەگەر بڕیار بێ پێوەرێکی زانستی هەبێەوە پێوەری هەبێ بۆ پێکەوە ژیانی ئاینەکان، ئایا ململانەی ئاینی حاڵەتێکی تەندروستە کە لە ناو قودسا یعنی ڕوئەدا؟ ڕاستە ئێماڵین ئاینی پیرۆزی ئیسلام کۆتا ئاینەوە هەروەها ئاینەکانی تری نەسخ کردوێتەوە یاخود کۆتایی پێهێناون. ئایا ئەم ململانەیە لە چوارچێوەی پێکەوە ژیانی ئاینەکانە ئەکوێتە کوێی ئەو چوارچێوەیە کە ئەم ئاینانە بڕیار بێ پێکەوە بتوانن هەڵبکەن و یەکتری قبوڵکەن؟ خۆی ڕاستی ململانەکان مەرجنی هەمیشە ململانەی عسکەری بن. بەڕاستی ململانەکان زۆر جار فکریە، یعنی ئەو ململانەی کە لەسەر قودس هەبووە مسلمانان هەر لە یەکەم ڕۆژ ململانەیە هەبووە بەڕاستی، یعنی ململانەی فکری لەسەر ئەوەی یعنی بەڵگە بێنینەوە ئەحەقیەت ئەمە بەچێت تەنانەت لەسەر شتی بچووک ململانەی هەبوو. بۆ نمونە کاتێک لە سەردەمی پێم وابێت یەزیدی کوڕی عەبدولمەلیکایە سليماني كوري عبد الملك لسر المسجد الأموي أو كاتك كنيسيشي جورو بالله سدم أموي كان أبوه لسروي چونك باش لمزجوتك بجنگ رزقاري بوا رزقار كراو باش يجي بأشتي أو باش كأشتي كنيسة ودراوته بخوان باش كيتري هي مسلمانانا كبجنگ رزقار كراو دعاء صلح كان ما بس مشي تم باسي دمشق كم باسي قدسناكم لدمشق ما بس مشي لسر أما حوار وقفت وجو صراعك هي لسر وي كاكا أما أم بشيء إيما أو بشيء إيوه الذكرى أم صراع أما صراعك بيت بحجوبة بالجبة كري صراعك مسلح به بلا مسلمانان هميشة لك لو كاتوي لحفيه هجريوا كشصوصي وشتي ميلادية كإمام عمر بصلح قدس رزقارك طبعا أهدي عمري بندكاني ديارة كدلت أم شاركة طبعا سلطه سیاسی هی بدەست مسلمانانەوەیە. کۆمنتێکی زۆر گرنگ هەیە بۆی بیرم نەچێ لێرە ئەوش ئەوەیە مسلمانان ئەم شارە لە مەسیحەکان داگیر ناکەن بەڵکو لە ڕۆمانەکانی ئەسێن. حەقیقەتی ئاینی شەیە بەوان ئەوەی کە لە فەتحی سەردەمی ئیمامی عومەر هاتووە. بەڵێ بۆیە ئەو کاتەش تەمان ڕۆمانیەکان لە سەردەمی ئیسلامە ڕاستە ڕۆمی بێزەڵتی لەو کاتەیە کە با پێوتە کەنیسەی شەرقی ڕابەرایەتی مەسیحەکانی کردووە، بەڵام
مەذاهب مەذهبە نیشتەجێبووەکانی قودس لەگەڵ مەذهبی ڕسمی دەوڵەتی ڕۆمانیا نەبوون یا لەگەڵ ڕۆمە بێزەڵتیەکانە نەبوون. بۆیە مسلمانان کاتی ئیمامی عومەرەسی ئەو شارە وەرەگرێتەوە یان با بڵێن لە ڕۆمانەکانی وەرەگرێت نەکو لە مەسیحەکان. لە عهدەی عومەریا هاتۆ دەڵێ ئەم شارە نە کەنیسەی ئەڕوخێنرێ نە کەسی تیان نیشتەجێکرێت تەنانەت کاتێکە لەگەڵ سەفر نیۆس لەگەڵ ئەو پیاوە ئاینەکەیە قەشەکەی قودسە دانیشە لە کەنیسەی قیامەیە کاتی نوێژاڵێ عومەر تۆ پیاوێکی مبارەکی نوێژێکمان بۆ بکە لێرە ئیمامی عومەر فەرمێ من لێرەدا نوێژ ناکەم چونکە مسلمانان دەڵێن عومەر لەم شوێنەدا نوێژی کردنەوە ڕۆژێ داگیری بکەنە چێتە دەرەوە نوێژەکەیەکە ئیمامی عومەر. بۆیە ئیسلام هەوڵی داوە هەمیشەم سراعەکەم کاتەوە کلیلی کەنیسەی قیامە و کەنیسەی مەهد بەدەست دوو عائیلەی مسلمانەوە بووە هەتاکو تەنانەت تا ئینتیدابی بریتانیش ئینتیدابی بریتانی کاتێک کاچێتە ئێوسیرەکە زۆر بە ڕێکوپێکی مسلمانان پاسەوانی کەنیسەکانیان کردو هیچ کەنیسەیەک نەکراوە بە مزگەوت لە تەریخە چونکە لە ڕێکەوتنامەی عهدەی عومەری هاتوڵێ کەنیسەکانیان ناڕوخێنرێ ناگۆڕێ ئوسقوفەکانیان ناگۆڕێ. بۆیە ئیسلام هەوڵی داوە لەوێ چی بکات لەوێ ئاشتی کۆمەڵایەتی بچەسپێنێ. بەندێک زیاد کراوە بۆ عهدەی عومەری بۆ پەیماننامەی عومەری دەڵێ ولا يسكن معهم أحد من اليهود. هەڵبەت لە ڕووی تاریخی و قسە لەسەر و بەندەهای ئامە زیاد کراوە یا بەشێکە لە عهدەی عومەری چونکە یەهودیش هەر نیشتەجێبوون. بەڵام گرنگ ئەوەیە نیشتەجێبوونی یەهود نیشتەجێبوونی هاوڵاتیە نیشتەجێبوونی سیاسی و قانونی نییە یعنی وەکو چونکە ئەوانش پێگانەیە شوێنەکانی ئەوانیش پارێزراوە. بەڵام ئاسەواری یەهودی بەڕاستی لە قودسە لە قودسی قەدیمیشە ئاسەوارەکانیان لە یەک کەنیسەتی زیاتر تێناپەڕێ. بۆیە ئەم سیراعە کاتێکە دەست پێکا بەڕاستی لە سەردەمی ئیسلامانە بەڵکو کێشە نەبووە لە نێوان مەسیحەکان و مسلمانەکانە تا حروبی سەلیبی دەست پێکا و کاتی ئۆربانی دووەم کە لە فەڕەنساوە ئێعلانی و کۆڵێ حەجی مسەلەحەکە حەج بە شمشێرەوە لە 1990 میلادیا ئەو کاتەی ترم سرعە دەست پێکا. بەڵام مێژونوسەکان شتێکی زۆر گرنگیان ئیسپات کرد ئەویش ئەوەیە کە مسلمانەکان و مەسیحەکان بەرامبەر حروبی سەلیبی وەستانەوە لە یەک سەنگەرا بوون. بۆیە مەسیحەکانیش لەگەڵ مسلمانەکانە کوژران چونکە ئەو کەنیسەی کە هات لە ئەوروپاوە هات حروبی سەلیبی کرد کەنیسەی کاسۆلیکی بوو نەکو تەنەن ڕۆمی بێزەنتیش نەبوو بۆیە شکستیشان بەشێک لە ڕۆمە بێزەنتیەکان لە ڕۆژەڵات لەگەڵیان هەبوون هەندێکیان لەگەڵیان هەبوو لە ئەنەدۆڵ کاتێک هاتنەوە لەگەڵیان کەوتن. بەڵام بەڕاستی تۆ لە هەموو شوێنێکە کەنیسە بە ڕسمی نییە بەڵکو خەڵکی مرتەزەقە شوێنیان کەوتووە و الحەمدولله حملاتی سەلیبیش شکستی خوارد. بەڵێ سپاس دکتۆر زیران ئەکری ئەمە بڵێن ئەم ململانەی ئاینیە ئەچێتە چوارچووی ململانی دوو دنیابینی و ململانەیەکی فکری جیاوازەوە کە فکریش بەشێکی گەورەی بنیادی حەزاریە لە ناو شارستانە جیاوازەکانە بە تایبەتی شارستانیەتی ئیسلامیان شارستانیەتی ئاینە جیاوازەکان. بێگومان دەونەمای سەرەکی ململانەی ئاینی بریتە لە فکر وادە شێوازی بیرکردنەوەی هزری ئەو کەسە چۆن بیر ئەکاتەوە لە بواری ئەم ململانەیە دروست دەبێت. ئێمە گەر بینە سەر سەرەتاواتە لە کرۆکی ئەم کێشەیە قسە بکەین کە کێشەی قودسە لە ناو شارستانی ئیسلامی لەوانەی ترا و عەرزم کردن کە سەرەتا گەڕێتەوانێ بۆ مەسەلەی ئەو ململانەی فکری کە هەبووە لە نێو فتوحاتی ئیسلامیدا کێشەی ململانیمان نییە لە بینی با بڵین بەچە ڕادەیەک دەسەڵات هەبوو تا بچێتە ئەو مەنتیقەیە. ئەمەی کە کێشەی قودسی دروست کرد لێەوە سەرچاوی گرتووە کە ئایا ئەم شارە لەلایەن چێوە بەڕێوە برێ و کۆنتترۆل کرێ. ئێمە دەبینین مسلمانان شاری قودسیان دروست کرد لە سەردەمی عومەری کوڕی خەتابدا دەستکاری هیچ یەکێک لە کەنیسەکان نەکرا بەڵام مزگەوتێکیشی تا دروست کرا بە ناوی مەسجد الأقصا. مەسجد الأقصا کە لە ناو قودسا دروست ئەکرێ خۆی بۆ خۆی بناغەیەکی سەرەکیە لەوەی کە تۆ ئەم شارە ئیتر لەمە بەدووە ئەبێ پێگەیەکی هەبێ لە ناو شارستانێتی ئیسلامیدا ئەبێ ئەم مزگەوتە مەسەڵەن قوبەت الصەخرە و ئەو ئیلا ئاخریه ئەبێ بۆ خۆی جێگەی مسلمانیشی تیا بێتەوە ئەبێ خەڵکی بنیادی پێگەیەکی گرنگی ململانەکانیش. بێگومان ئێستاش لایەزار کە کێشەکانێکیەوە سەرچاوگرن مەسجد الأقصاوە سەرچاوی گرت ئەگەر ئەو کەنیسەی ئۆرشەلیمی هەیە ئەگەر ئەو کەنیسەکانی دواتری هەیە کە یەک بە دوایەک ئەو کەنیسەی مەدیکە و دکتۆر ئاماژەی پێگەن بەهام لێرە ئێمە مزگەوتیشمانەیە کەواتە ئێستا هەر لە دوای فتوحاتی ئیسلامی شۆ کێشێکی ململانەکە زیاتر سەر گەورەتریش هەیە کە ململانی مسلمان و مەسیحی ئەنجا ئێستا مەسیحی کبووەتەوە ڕەنگە بۆ پێویست کێشەی نەبێت چونکە لە ڕاستیە مەسیحی ڕەنگە بە شارێکی سەرەکی خۆی نەزانێت چونکە چەند ساڵێکی بەسەر مەسەلەی ڕۆی بۆ مەسیحی ڕەنگە شاری ترێ ڕەنگە کەنیسەکانی پیرۆز بێ لای ڕەنگە بە گەورەی بزانێت بەڵام سیرەکەی ئێستا جوولەکە هاتووە. بەڵام ئەگەر دکتۆر لێرە نەکەت بیر نەچێت پێ دوانی یعنی بۆ خۆی مەسیحی و جوولەکە لێرە
کۆدەنگیەکیانە بێت لە بەرامبەر ئەو حەزارەتە گەورەی کە ئاینی ئیسلامەتی لەبەر ئەوەی لەخوی هەردووکانی کردوەوە یاخۆ ململانەکە ئێستا ململانی دوو دنیابینی جیاوازە یاخۆ ئەمە پەیوەندی بەوەیە کە ئەوان وکو خۆتان ئەڵێن لانکەیەکی تری حەزارەتی خۆی دۆزیوەتە وازی لەوێ ئێمە ئەگەر سێری مێژوو بکەین لەناو مێژووی ئیسلامیە بۆ قودس ئەمەندە گرنگە یعنی سێرەکەی پاژەوەی کەوا لە سەردەمی عومەری کوڕی خەتاب فتوحاتەکە بەم جۆرە شاری قودس ئەکرێتە بەشێکدا قەڵەمڕەوی مسلمانان سەرەکەی سەردەمی ئومەویە تا ڕادەیەکی زۆر گرنگیە درێ بەڵام بەو شێوەیە نیە ئومەویەکان زیاتر دیمەشقیاندا گرنگە دەوروبەری ئەویان سەرەکەی لە دوای ئومەویەکانەوانە سەردەمی عەباسیە دیسان هەندێک لە ئەوە هەیە بەڵام لە کاتی ململانێکا کاتی ئەوروپا بەخۆیەگات و بیرەگاتەوانێ سەرەکەی دێت چیەکە حملێکی سەڵیبی دەستپێکا بۆ ڕۆژەڵات وام حملە سەڵیبیە کە دێت ئەوێ یەکەم شوێنکۆ بگرێ سەرەکەی ڕاستە چەند شارێکە گرێ بەڵام بەشێ قورسی ژەگرێ کەچی سەرەکەی لە گۆشەنیگای ئیسلامیە هەر لە سەردەمی عیمادەدینی زەنگی و پاژەویش نورەدین مەحموود لە دەوڵەتی زەنگیەکانیان هەیە بەردەوام خەیاڵیان بەلای وایە کە قودس مەدەحکەنەوانێ سەرەکەی نورەدین مەحموود کە هیچێکە لە ڕابەرە گەورەکانی دنیای دەوڵەتی زەنگی یەکەم شتێکە لە خەیاڵیاتی بە مێشکایەت بڕوا قودس بگرێت سەرەکەی سەلاحەدینی ئەیوبی لە پاژەوە کە تەلەبەیەکی نورەدین مەحموودە پاژەوەی کە میسر فەتحەکە یەکەم شت لە گۆشەنیگای خۆیان دایانێ ئەڵێ هەتا قودس فەتح نەکەم ناگەڕێمەوانێ یعنی شێرە شتانی من سەرنجی ڕاکێشام ئەڵێ لە قیسەیەکە باز لەوا کارە سەلاحەدینی ئەیوبی کاتێک ئێوێ بڕوات قودس فەتح بکە کاتی ئەچێتە پێشەوانێ بۆی کە شارەکە فەتحکە کۆمەڵێک عەرەب کە مسلمان بەڵام سەر بە مەسیحیەکانە بن یان بۆ لای سەلاحەدینی ئەیوبی ئەڵێن سوڵح هەیە لە قورئانەوە بایم بە سوڵح بکەین تۆ فەتحی ئەو شارە مەکە قسەیەکی بە ناوبانگی سەلاحەدینی ئەیوبی ئەڵێ والله أنا كردي حتى لن أفهم القرآن أكثر منكم من كرديكم كزول لأيوه باشا القرآن هذا فتحين كم ناقر مواني چونك أبو على ما قوش نجاي جقل بيشان قصة ترمانية كقاضي ابن شداد لكثير فيها باسية كشون صلاح الدين أيوبيشان دين بو خوي فكري دانا ولا هر زور شو توێتی پێ ناکەنم شادی ناکەم تاوەکو قودس فەتح ناکەم هیچ ئەوە ناکەم تا ئەوە نەبێ سەرەکەی چەندین ئەوەمانێ بەس بریشمان نەچیانێ دوای سەلاحەدینی ئەیوبی زۆر بە ئاسانی قودس تەسلیمە کرد لە ململانەیەکی نێوان بنەماڵەی ئەیوبیەکاندا لێرە قسەی ئێمە حەقە لەسەر ئەوە بێت کە بەچێ ئاراستەیەک ئێمە قودس لەناو شارستانێتی ئیسلامیدا باس بکەین و شارستانێتی ئیسلامی چەندە قودس گرنگە قودس جارە قودس هەر ئیسلام ناویناوە قودس لە پێشرا ئەمەی نییە سێم حرەمی پیرۆزە هۆکاری ئەمە چییە وەکو عەرزمکردن ململانی ئاینی ئەوەی چیتر بەڵێ سوپاس دکتۆر مەهدی ئەوەی کە لە تاریخا هەیە باسی سەهیۆنیەت و یەهودیەتەکە کە وەکو حرەکەیەکی سیاسی وێنەئاکرێکە فەلەستینی داگیر کردو یاخود قودسی داگیر کردووە ئایا ئەمە نوێنەرایەتی ئاینی جوولەکەیەکە گەر ڕاستە ئاینەکەش لەخوو کرایەوە بەڵام لە چوارچێوەی مامەڵەکردن و پێکەوە ژیانی ئاینەکان دابێ ڕێزەم ئاینە بگیرێ بەڵام ئایا ئەمە نوێنەرایەتی تەواوی ئاینی یەهودیەتەکە بەڵام ناوبڕێ وەرەگەم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دەگەڕێنەوە لاتان جارێکی تر سڵاو دکتۆر بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوم کرد ئایا ئەمانە نوێنەرایەتی یعنی ئاینی یەهودیەکەن لە عالەمە گەرچی ئاینێکیش بێت یاخ حەزارەتێکی بۆ چێکرا بێت یعنی لە خۆیانەوە دروست کراوێ خاوەنی حەزارەتێکی عەریقیش نەبن بەڵام ئەم حرەکە سیاسیە نوێنەرایەتی هەمویان ئەکا ئەمە ڕای گشتی و شەقامی جوولەکە لەگەڵ ئەمایە کە ئەوەی کە ئێوە خۆتان ئاماژەتان پێکرد لە پێشی ئیسلامەوە ئەم ململانەیانە هەبووەوە دوو جار فەتح کراوە لە سەردەمی تاریخی ئیسلامیە لە سەردەمی عومەری کوڕی خەتاب و سەلاحەدینی ئەیوبیە ئایا ئەمانە نوێنەرایەتی ئەوەکەن ڕاستە جاریوا بۆ بەرامبەر هەندێک بڵێن بەرامبەر بە مەسیحیەکان لە سەردەمی سەلاحەدینی ئەیوبیا بووە بەڵام پێشتریش کەمینەیەکی جوولەکەی لێ بووە ڕاستی پرسیارێکی زۆر باش و وەجیهە بەس دەمەوێت لێوە دەست پێ بکەمەوە کۆمنتێکەوە لە قسەکانی هەردووکتان سەبارەت بە هەردوو بەڕێستان سەبارەت بە ئەوەی کە مەسیحیەت وازی هێنابێت لە قودس لە ڕاستیدا مەسیحیەت تەمەن پەیوەندی هەیە بە حرەکەی صهیۆنیەوە بۆیە دەمەوێت تێکەڵی بکەمەوە مەسیحیەکان کاتێکە وعدی بەلفۆر درا بە جوولەکە معارض بوون لە درێژایی ئێعلانی دەوڵەتی ئیسرائیل کرا معارض بوون هەتا هەفتاکان مەسیحەکانی دنیا ڤاتیکان معارض بوو
معارض بوو تاکو لەسەرەوەی کە اعترافی نەکرد بە دەوڵەتی ئیسرائیل تەنانەت زۆر مەسیحەکان زۆر هەوڵیاندا تاسیرکەن لە ئیدارەی ئەمریکا کە تعاون نەکا لەگەڵ جوولەکەکانە و هەمیشە داوای زمانی دەولیانە کرد بۆ پاراستنی مقدساتیان چونکە مقدساتی مسلمانان نەبوو بەتەنها پێشێلەکرا بەڵکو مقدساتی مەسیحەکانیش پێشێلەکرا بۆیە بەڵام مسلمانان نەیانتوانی ئەوە بقۆزنەوە یعنی لۆبێکی ئیسلامی مەسیحی دروست بکەن بۆچی بۆ لاوازکردنی پێگا یەهودیەکە بەڵام کاتێک کە صهیۆنی مەسیحی دروست دەبێتەوە بێگومانە هەمومان ئاگاداری ئەو مستەڵەحین کە بریتێ لە تێکەڵکردنی زایۆنزم لەگەڵ مەسیحیەت هاوی کە ئێستا حتا تەنانەت ئێستا بەشێ لە ئیدارەی ئەمریکا کە نوێنەرایەتیەکە کە پێی وایە دەبێت هەیکەلی سولەیمان دروست بکرێتەوە بۆی مەسیح بگەڕێتەوە بۆی دەوڵەتی جوولەکە دروست بکرێت کێستا صهیۆنی مەسیحی ینی هەم مەسیحەکان هەم جوولەکەکان بڕۆیان بەمە هەیە و دەبێت جوولەکەکان لە قودس کۆ بکرێنەوە بۆیە مەسیحیەت یعنی تەنازولی کرد لە مەبادیئەکانی خۆی ئەجینا قودس هەمیشە پێگەیەکی گەورەی هەیە چونکە قودس شوێنی لەدایکبوونی مەسیحە و مەسیحیش لێەوە چۆتەوە باسمان شوێنی هەموو قوتابەکانە ڤاتیکان تەنها شوێنی بوتڕۆسە کە لەوەیە کە هەتا هەڵبەت بوتڕۆس و پۆلسیش وکە خۆیان دەڵێن لە 16 لە ڤاتیکان شەهید بوون و کەنیسیان دروست کردووە صهیۆنی بەڕاستی حرەکەی صهیۆنی یا زایۆنزم حرەکەیەکی عنسوریە حتا لە نێتەوەی کردووەکان وا تعریف کراوە حرەکەیەکی عنسوریە ڕاستە عمقێکی تاریخی هەیە چونکە ئێمە ئەومان لەبیر بێت هەمیشە صهیۆنی طبعا ئەم حرەکەی کاتی خۆی حرەکەیەکی مسلح بە دژی ڕۆمانیەکان صهیۆن یەکێک لە ناوەکانی قودس یاخود صهیۆن شوێنێکی بەرزە لە قودس یعنی چەکدارەکان جەبەل صهیۆن حتا هەندێک لە مەسادرە لە تەوراتە وەکو ناوی قودس ناوی هاتووە ئەڵبەت ئەمە وەکوڵێ تەسمیەت العام باسم خاص شتێکی لەو بابەتانە بەڵام ئەوەی کە هێرتزل کردی لە یەکەم مؤتەمەریانە لە بازل 1998 لە یەکەم مؤتەمەریانە کە کردیان طبعا ئەو کاتە هەندێک ڕوئیا واضح نەبوو یەکەم مؤتەمەریان کرد طبعا مؤتەمەری دووەمیشیان کرد ساڵە دوایەوە لە 99 ئیتر دوایەوە هەرتزل کە کتێبەکەی دەرکرد بە ناوی دەوڵەت اليهود ئەم ویستی وایێنەی خۆی کە هەم حرەکەیکی دینیە هەم حرەکەیکی سیاسیە بۆ گێڕانەوەی حلمی یەهود یعنی خەونی یەهود بۆی کە دەوڵەتیان بۆ دروستکە بەڵام هەتا ئەم لە حەزەیەش بە کورتی وەڵامت بدەمەوە زایۆنزم یان حرەکەی صهیۆنی نوێنەرایەتی ئاینی جوولەکە ناکات بەڵام دامەزرێنەری دەوڵەتی ئیسرائیل زایۆنزمە بەڵام ئەوەی کە تیۆدۆر هەرتزل کردی بڵێن حرەکەیەکی سەلیبی و دروستکردنی قوارەیەک بۆ جوولەکە لە فەڵەستین خۆی وەکو جوولەکەیەکی نەمساوی بوو تیۆدۆر هەرتزل ئەوەی کە ئەو کردی ئایا مەسیحیەکان لە بەرامبەر ئەم حرەکە سیاسیە هیچ هەڵوێستێکیان نواند خۆی ڕاستی ئەوە نەبێ بڵێ حرەکەەکە نهێنی بوو بێ حرەکەەکە نهێنی نەبوو حرەکەەکەی ئەلام و بەڵام مەبادیئەکانیان نهێنی بوو بۆ نمونە پرۆتۆکۆلاتی حکام ئەسەهیۆن کاتێ دوایی هێواشێواش کەشفە بێ کە ئەمانیانەوەی چی بکەن تەمان ئەمان هاتن دەستیان خستە زۆربەی دەوڵەتانەوە تەنان دەستیان هەیە لە حربی عالەمی یەکەمە دەستیان هەیە لە حرەکەی بەلشەفیەکانە لە ڕوخاندنی قەیسەریەتە لە کۆمەڵی حرەکاتە لە رووسیا دەسەڵاتیان هەبوو حتا تەنانویستیان بە مفاوەزات لەگەڵ سوڵتان عەبدولحەمیدا قودسیان لێ بکڕن هەتا خۆی هەرتزل چوو لەگەڵ سوڵتان عەبدولحەمیدا کۆبوونەوەی کرد و پارەیەکی زۆری عەرز کرد کە سوڵتان عەبدولحەمید کە پیانەوت پیاوە نەخۆشەکە و یا دەوڵەتەکەی پیاوە نەخۆشەکە کە خەریب و ئینهیارێک کردوتی قودس مارەی دایکی منێ من پتان دەمێ بەڵام ئەگەر من مردم لەوانەیە بە بەلاش دەستام کەوێ وبالفعل وابوو بەڵێ گەورەترین هەڵوێستی مێژووکە لە تاریخی دەوڵەتی عوسمانیا باسە کرد عوسمانەکان خزمەتی زۆری فەڵەستینیان کردو هەر لە سەردەمی سوڵتان سەلیمەوە باوکی سوڵتان سلێمانی قانونی کە ئێستا کۆمەڵ ئاساوار هەیە هەموو یەگەڕێتەوە بە سەردەمی عوسمانیەکان بۆیە بەڕاستی چ لە ڕووی حەزاریەوە چ لە ڕووی تاریخیەوە چ لە ڕووی دینیەوە تەرازوەکە هەمیشە بەلای ئیسلامیەکەیە قورس و سپاس دکتۆر دکتۆر زریان ئەوەی کە ئێستا ئەگوزەرە یاخود بڵین لە ماوەی ئەوەی لە کۆنگرەکە 1970 جوولەکانەوە بۆی قوارەیەک بۆ زایۆنزم دروستیەوە لە دواتر لە نیوەی یەکەم و نیوەی دووەمی پەنجاکانەوە بە تەواوی فەڵەستین داگیرەکرێ ئایا بۆ خۆی ئەمە درێژکراوەی ئەو حرەکە قوڵە تاریخی و ململانی ئاینەیە لە نێوان ئەگە شارستانەکە بیڵێن ئەگەر ڕەهەندە فکریەکە بێ ئایا ئەمە درێژکراوەی ئەوە یاخود هەمویان تابیعێکی نوێ و چوارچێوێکی سیاسی نوێیان بەخۆگرتووەکو کە لە پێناسەکەی بزوتنەوەی صهیۆنیەت تا دەکرێت بەڵێ بەنسبەت مەسیحیەکان ئەوانەیانی کاکتۆر مادیش فەرمووی
مەسیحیەت من پێم وایە کە لێبوونەتەوانێ یان لە کاتێ هاتنی دروستبوونی حرەکەی ساهیۆنیەتدا و لە کاتی ئەوەی کە لەگەڵ قودس گرفتێکیانە بێت وەکوی کە لایەن پیرۆزە بڵێ ئێمەش ئەڵم کە لایەن پیرۆزەوەی چێکەلەوانی کە بە پیرۆزی باسکراوە بەڵام وەکو ئەوەی کەوا ئەوان لەناو مەسئلەی قودسا بمێنەوە ینی قودس بە وەکو شارێکی گەورەی ململانەی لەسەرکەن نایکەن ململانەی ڕاستیە چونکە ڕاستە پێی ناخۆشە وەکوەوەی کە ئەوواکە بەڵام خۆدەسەڵاتیشی هەیە بۆچی ناکەوێتە سەر ململانەیەک و لەگەڵ جوولەکایەکی گرتو ئێستا تەنها مەسەلەیەکەیە من پێشتریش ئەوە مودام پندێکی کوردی ئەڵێ دوژمنی دوژمنەکەم دۆستمە بەڵام ئێمە ئەو بزانین کە ئەو لێ بۆ تۆ لەوەی کەوا سیراع بکات لەسەر قودس یعنی قورسی یەکلایی کردوتەوە دەستی لێڵ گرتووە بۆ جوولەکەکان مەسەلەی بزوتنەوەی زایۆنیزمیش بێگومان بزوتنەوەی زایۆنیزم بزوتنێکی تاریخیە یعنی بزوتنەوەیەک نییە بڵێ هەر لە خۆیەوە دروست بە و سەری هەڵداوە و کەسێکی وەکوتیۆ دێت دێت و قسە ئاکات و وردەوردە ئەم بابەتە زیندووە کاتەوە نا بەعکسەوە بزوتنەوەی کاتێ هێرتزە هەڵەسێ پاشخانێکی گەورەی تاریخی هەیە ئەم پاشخانە ئەگەرێتەوە تەنانەت بۆ زۆر لە مێژووتر باشە بۆ یەکەم شت کە هێرتزل بیرەکاتوانێ بێتە ناوم خاکەوە یەکەم ململانێکە بۆ خۆی دیاری ئەکا لەگەڵ یاکە ئەتوانێت ئەزانێت لەگەڵ ڕوبەڕوو نابێتەوە دەوڵەتی ئیسلامیە و ئەچێ لە ناوانی شاگەل چی ئاقساگا سەرۆکی دەوڵەتی ئیسلامێکە و کاتە ئیمپراتۆریەتی عوسمانی نوێنرایەکە سوڵتان عەبدولحەمیدی دووەمە بۆ ئەم ململانەیەکە بۆ ئەوێ ململانە لێو دەسێوکە بۆی کە و نایەوێت هەرچۆنێک بێ ناوێت بکوێتە سراعێکی گەورە سەرەتاوە ئەوێت چی بکە جێبێ خۆی بگات و بەس کە سەری بەندەکانی کۆتاییەکەی ئەو بیر لەوە کاتەوە کە زۆر لەوە گەورەترە بزنەوەی هێرتزل لە کێوە سەرچاوی گرتو ئەگەر بێن ئێمە تیۆرێکمان هەیە کە لە ساڵی 1600 دروست بوو لە ئیتالیا بەناوی تیۆری ڤیکۆ ڤیکۆیەکە لەو تیۆرانی کە هەیەی ئەڵە شارستانێت کاتێک دروست ئەبێ مرۆڤ ئیملاقەکان دروستیەکان واتە یەکەم جار شارستانێت چێ دروستیەکە ئەڵێ خواوەندەکانن دوایەوە دێتە سەرەوەی کەەوە لەوان ئەترازێ بێتە سەر درڕندەکان ئەجا چێتە سەر ئەوانەکانی کۆمەڵێک تیۆری داناوە لە خولبەندی ڤیکۆیان لە تیۆری ڤیکۆیاتەوە بە شارستانەکەی سەرەکەی لەم تیۆریا ڤیکۆڵەچی پێی وایە ئیملاقەکان بەنو ئیسرائیلەکانن ئەڵێ شارستانیت دوو جۆر مرۆڤمانێ مرۆڤێکمان هەیە کە ئەمانە مرۆڤی کامڵن مرۆڤی تەواون شعب الله المختارن بە واتاکەیتر ئەمانە توان شارستانیە دروستکەن کە کێ ئەمانە جوولەکەی بەڵام لە بەرامبەر ئەوە کێمانەیە هەموو گەل و خەڵکەکانی ترە کاتوانین بڵێن بەم شێوەیە ناڕوە لێرەوانێ لەم تیۆرانەی کە هەبوو لە پێشترەوە تا هەر لە دوای ڕێنیسانسی ئەوروپیشوانێ 1600کان ئەم پیاوە ژیاوە سەرەکەی تیۆری چی دروزە بێ تیۆری عەمالیقە دروزە بێ ئەو تیۆری کە ئەبێ جارێکی کە جوولەکە بێتەوە بە شعب الله المختار ئەمە گەلیشی تایبەتن ئەمە خوێنیان جیاوازە ئەمە خوێنێکیانەیە کە توانی بڵێ سەرکەوتوو بن بەسەر هەموو دنیادا بۆیە بزوتنەوەی زایۆنیزم دروزە بێ کە بزوتنەوەی زایۆنیزم دروزە بێ ئەوێت چی بکە ئەوێ جوولەکەی دنیا کۆ بکاتەوەی ئەوانەی کە خوێنیان هاوشێوەی چییە ینی ببوو لەو حرەکە سیاسەشی هێرتزل بڕیاری پێداوەتە بەنی کردی عین لە چۆرچێوە عەقڵیەتەوە بوو کە ئەمان ئەفسەلیەتیانەیە بەسەر گەلەکانی خۆی بە هەموو جیاوازی دنیا زانێ لە فەڵەستینە چێ کۆ بۆتەوانێ تۆ توانی بەم بڵێ یەک ڕەگەزی دیاریکراوی جوولەکە هەیە لە دنیا نیمانە سەرەکەی لە نەمساوە لە پۆڵۆنیاوە لە وڵاتانی رووسیاوە لە ئەمریکاوە لە هەموو وڵاتانەوە خەڵگێنە لەمە جوولەکەیە بۆ ئەمە ئەسڵی دایکی لە دایکەوە ئەمە خوێنی جوولەکەیە لەو شوێنە کۆیەکەنەوانێ بۆچی پێیان وایە کە ئەمانە ڕەگەز نین بەڵکو دینەکەیان دینەکە هەر خۆی خۆیان کراوە بە دینێکی نەتەوەیی جنسیە ینی هیچ پەیوەندی بەوە نەماوە هەر بزوتنەوەی زایۆنیزم کاتێک دروست بێت ئەم پاشخانە مێژوویە دروست دەبێت و دەستەکا بە ململانێکی سەخت گەورەترین ململانێک کاریش لە بەردەم دروستبوون و گەورەبوونی جوولەکەیە کێیە ڕاستیە ئیسلامە ئەمەش بۆتە هۆیەوەی کەوا بەردەوام لە ململانەیە مەسیحی زۆر جێگەی ئەوە نیە کە ڕاستە مەسیحیە بێتە هۆی بڵاوبوونەوەی تەبشیریان هەیە ئەویان هەیە بەڵام مەسیحەکانیش دوجارێک و سوورگەی حەجی مقدسی خۆیان لێیانە ڕوانی بە تایبەتیەوەی لە سەدەکانی ناوەڕازە لە حملەی یەکەمی سەلیبیەوە دەست پێکا بۆ حملەکانی تر و ئەو بانگەشەی ئۆربانی دووەم بە ئەوروپا کردی باسی لەوە کرد کە ئەبێ حەجی مقدس بکرێ هەموو مەسیحیە بچێ سەردانی قودس بکە بچێتە ئەو شوێنە ئەو بەشێکە بۆ بتوانن کە بێن ڕۆژەڵات داگیر بکەن بەشێکی سەرەکی حرەکەیەکی احتیلالی بڵێ یعنی بیرشمان نەچێ ئێمە لە حملاتی سەلیبیە دوو جۆر بۆچوون هەبوو بۆچوونێکیان ئەو خەڵکە بوون کە زەویزارێکی زۆریان لەدەست چوو بوو بەهۆی کە باوکیان یا برایەکیان بە خۆیان کوڕە دەرەبەجێ بوون دەسەڵات گەورەسیە خۆشی نێزانی چی بکە بۆی کە ئەوروپا ڕزگارە مێلو کێشەی خۆیان ئەیان ناردم بۆ ڕۆژڵاو بۆ چەند زەوی داگیرەکەی بۆ خۆت بە خاوەنی بۆ خۆت بە ئیمارەتی ئەوان ژاتن لێرە ئیمارەتێکیان دروستەکەن نا بێگومان خۆ کاتێک باتە جزوری حروبی سەلیبیە کرێ هۆکاری اقتصادی سیاسی ئاینی کۆمەڵایەتی مەسەلەی ئاین ئەم چوار ڕەهەندە گرنگ ئاینی کە کەنیسا پاڵەنێ
کەنیسا ئەوێ زەویزارەکەی زیاد بکات ئەوێ داهاتی زیاوێ سەرباقەوی کە جێپیەکی بۆ خۆی بکات بەڵام بزوتنەوەی سەهیۆنیزم زایۆنیزم بۆ دروستکردنەوە و بۆ گەڕانەوەی هەیبەتە بۆ عیملاق ئیملاقشکێ کە ڕگەزی بەنو ئیسرائیل بەڵێ دکتۆر مەهدی سوپاس دکتۆر مەهدی ئەوەی کە لە چوارچێوەی زیهنیەتی و دنیابینی تاکی مسلماندایە بە تایبەتی ئەوەی کە دکتۆر ئاماژەی بۆ کرە و عقلێتە لە شعب الله المختارەوە سەرچاوی گرتووە ماوەتەوە ئایا وشیاری مسلمان چۆنە یعنی ئایا مسلمانان سە بۆ نمونە کاتێک کە باسە سوڵتان عەبدولحەمیدی دووەمەکرێ کاتێک کە تیۆدۆر هێرتزلیا جوولەکان ئەڵێن چیت ئەوێ خەنە بەردەسی دەستکەوت و داهات و پارە و زێڕ و ئەوە ئەدەینێ بەڵام لە بەرامبەر ئەوەدا سازشکە لە فەلەستین و سازشکە لە قودس ئەویش ئەڵێ هەتاوەکو من مابم بسێ لەم خاکەتان نامێت کە من مردم بڕۆن خۆتان چۆن دەسیەخەن دەسی بخەن ئایا ئەم وشیاریە بۆ نەکە باسە سەرکردیا سوڵتانێکی دەوڵەتی عوسمانی باسەکە ئەمە بۆ خۆی فۆرمەلە بۆ لای هەموو تاکێکی مسلمانەوە بەرپرسیارەتی سەرانی تەنانە عەرەب و مسلمانان لە بەرامبەر قودسدا لە ئاستی پێویستدا بووە ڕاستی ئەم وشیاریە فکریە عەقیدەیە هەر لە بیدایەتی ئیسلامە حضوری هەبووە چونکە ئیسلام مسلمانان بە چاوێکی فراوانتر سێری دەوروبەری خۆیان کردووە لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 16 مانگ ڕووی کردوتە قودس کە هەیە یەکەم قیبلەی مسلمانان بەڵام ئەگەر سەردەمی هاوچەرخ باسکە یعنی ئەم فکرێ ئەم شتا تۆ کاتێک کە پێغەمبەرە ماکە بێ بە عەقیدە لای مسلمان تێمەگەی مەبەستەکەم پرەنسیب مەبدە بڵێ ئەبێتە بە پرەنسیب ئەبێتە استراتیژ کە ناکرێتە نەزوری لێ بکرێ بۆیە ئێمە حتا سەحابە پرسیاریان کردو ئەو کاتە شتێکم بیر چوو ڕاستە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان هین دروستەکات قوبەت سەخرە و دروستیەکەن و تەنانەت خراجی 7 ساڵی میسڕیت یا سەرفەکەن کە یەکێک بووە لە معمارە جوانەکانی ئەو سەردەمە چونکە ئەو کاتە تەنانەت لە مەکە و مەدینەش جوانتر بووە باشە مسلمانان ئەمە ئەکەن سەلاح الدین ئەیوبی بۆچی 25 ساڵ جیهاد دەکات لە پێناوی ئەوەدا هەزارەها مسلمان شەهید دەبێت لە پێناوی ئەو خاکەدا چونکە ئولە القیبلەتەین ثالث الحرمین الشریفین سەحابە پرسیاریان کردووە وتیانە کام مزگەوتە زووتر دروست کراوە لە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر فەرمێتی عەلەیهی سەڵات وسەلام یەکەم مزگەوت کە دروست کراوە سەر مەککەیە دوای ئەوە قدس يعني 40 ساڵیان بینە یعنی ئەوە نییە عەبدولمەلیکی کوڕی مەڕوان دروستی کردبێ تەنانەت ئێمە ئەزانین بەڵێ ئەو نوێی کردوێتەوە پێغەمبەر لە مەککەوە میعراجی کردو خۆی گەورە کاتە ناوینەوە المەسجد الأقصى ئەو کاتەش مزگەوت بووە یعنی ئەگەر وابێ تەمەنی مەسجد الأقصى زۆر کۆنە بۆیە ئەم فکرە ئەم عەقیدەیە گوازێتەوە بۆ مسلمانان ئەمڕۆ یعنی مسلمانان واسی دەکەن کە بابەتێکی عەقیدەیە ناکرێتە نەزولی لێ بکرێت و دەڵێ هێڵی سوورە بۆیە ئێستا خاچی پیرۆز حتا ئێمە لە یەهودیەکان خاچی پیرۆزە لە ئێمەش هەر خاچی پیرۆز ئەرض المقدسە حتا ناوەکەی المەسجد الأقصى یان القدس قدس یعنی پیرۆز یعنی مبارەک تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمێ هەر کەسێ لە قودس بمرێ وكأنما مات في السماء حتى فەرمێ لا تشد الرحال إلا إلى 3 مساجد بۆ سێ شوێن ئینسان نەتوانێت بچێت نوێژی تیا بکە مەککە مەدینە ومسجد الأقصى حتى فەرمێ نوێژێک لە مسجد الأقصى بە 1000 نوێژە بۆیە ئەگەر سێری کولتور و کەلەپوری ئیسلامیکی سەدان شعر باشە سەدەها کتێب لەسەر منزیلی حتا کاتی خۆی مسلمانان حتا لە عێراقەوە کاتێک کە حەجیانە کرد ئەچوون بۆ حەج یەکەم جارە چوون بۆ ئەوێ چکە ئێمە کۆمەڵە فەرموودەمان هەیە ئینسان بچێت لەوێ حەج بکات بچێت لەوێ نوێژە بکە ئینجا بچێ بۆی ئەم تعبیئە فکریە کە دروست کراوە بۆ مسلمان لەبەری گرنگی پێ بدە بۆیە حتا تا هەفتاکانی مسلمانان لە هەموو دنیاوە چوون لەوێ جیهادیانە کرد بۆ ڕزگارکردنی قودس پێگەیەکی گەورەی هەیە ناکرێت لەبیر بکرێت بەڵام بەداخەوە طبعا قضية قدس كاتي خوي قضية إسلامي يهودي بو دوای عربەکان هاتن کردیان بەچی مشکلەی عربی ئیسرائیلی ئێستا خەریکە کەن بە چی ئەڵێ قەزیەی فەڵەستین ئیسرائیل تێگەشتی حتا یانوێ حەماسی لێ دەکەن بۆ خۆی مەکەمکردنەوەی لە بایەخی تەنەزول لەم سێ چوار هەر لەم یەک دوو مانگەیە تەنەزول کراوە حتا هەندێک تەسریحات لە سعودیە لە فڵان لە میسر لەوێ دەرچوو ئەڵێ فەڵەستین قەزیەکی داخلیە بە بڕوای تۆ دکتۆر مەهدی بە بڕوای تۆ یعنی ئێوە وەکوەوەی کە توێژەرن لە بەراوردی نێوان ئەدیانەکان و ئەو ململانەیە کە باسەکرێت لە نێوانی ئاینەکاندا هەیە یعنی ئەمە بۆ عەقڵێتێکی ناسیۆنالیستی عەرەبیە گەڕێتەوە یاخود ئەمەش بۆ خۆی وەکو چۆن باسان لەو مەشروعا کرد کە لەوانەیە جوولەکە و بن مەسیحی کۆک بن لەسەرەوەی کە تەنها دوژمنەکەیان ئیسلامە بێدەنگ بێ مەسیحی لە بەرامبەر جوولەکە کە ئەو ململانەیەکەن ئایا بە بڕوای تۆ یعنی ئەمە بۆ خۆی
ئەمیش دەستهێنێکی تری وڵاتانی خۆراوە و دنیای مەسیحێت و جوولەکەیە کاریگەری لەسەر عەرەبەکان دروست کردەوە بۆی ئەمە ناوبنە قەزیەکی ناوخۆی فەلەستینی یا لە بایەخی قەزیەکە کەمکەنەوە لە گەورەی بێن نەخوارەوە تۆ شەڕم پێ بفرۆشی من لە دێم ئێستا سعودیەوێ ئەوێ تێبتانە پارێزگاری لە خۆی بکە بەسەراحەت سعودیە کە کاتی خۆی مدافعێکی گەورە بوو کاکە مؤتەمەری مەکە کە کرا یعنی حماس حضورێکی زۆر گەورەی هەبوو وصلح وكتنان دولتي فلسطينية يعني بابلي حكومة فلسطينية هاوبش لنيوان حماس وفتح كرا لما ككرا بأمد مني ملك عبد الله وهي أساس سعودية حماس بقى حركي متطرف وإرهابي بناس يعني أما قولتين باشك شيء باش يجي بريتيلا لترس باش يجي بريتيلا مصالح وخباراسن أجينا نزعوا من الملانيكي سياسي من الملانيكي سياسي شكاتي خوش من الملانية السياسية هو يعني هركس يقتنع عثماني كان ويسيانا قدسيان بدستوا به شكا قدسيان بدستوا به يعني شرعيتي زيادة ورقرن بويا حتى تنانت مصر كاتي خوي لسدمي محمد علي باشا وكركشيا دسيتيا كقدس داجيرك على عثماني كان سنه توا چونك قدس ضلي الرجالاتي ناور شرعيتي سياسية بيدا شرعيتي دينية بيدا بويا قدس هم لروي فكريه ولا لا شعور انساني مسلمانه مقدسه وهم لروي تاريخيه ولا لا ايام اهميه والله ماكو تو باسكر استا لاستي بيويس دانيا استا تنازله استا فروشتنا استا بداخل وبابا قضيه فلسطيني اسرائيلي ام فروشتن وتنازله كاريگريكي لسر پاشەکشەی حەزارەت ئەهێنێتە خوارەوە کە لە ناو خۆدا بۆ خۆی حرەکەیەک دروست بێت قەزیەکی گەورەی ململانەی ئاینی و فکری و شارستانی بچووکاتەوە لەوی بکە بە قەزەیەکی ناوخۆی فەلەستینی نێوان دوو من لێەوە باسی ئەو مەسەلەکەم کە لە سکرای حەزاراتە هەمانە ئێمە ئەم مەسەلەیە بەخۆی بریتە لە ململانی نێوان شارستانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا ئەم ململانەیەش تا ڕادێکی زۆر بۆتە هۆی هەیمەنە و مسەیتەری بەسەر ڕۆژهەڵاتدا شارستانی ڕۆژهەڵاتی تا ڕادێکی زۆر ئێستا کەچەپ کراوە یعنی ژێر دەستە کراوە کەسێک نییە نوێنەرایەتی و شارستانێتە بکەوە کەسێک نییە ڕابرایەتی بکات تا بتوانێت شێوازێک سەر هەڵێنێتەوە بە هەموو شێوازێکیش ئیش ئەکرێ لەسەر ئەوەی کەوا شارستانێتی ڕۆژئاوایی هەیمەنەتی هەبێ پاکسێکی هەبێ لەسەر شارستانێتی ڕۆژهەڵاتیدا بە هەموو لایەنێکەوە چ لایەنی ئاینی بێت چ لایەنی معریفی بێت چ لایەنی سەقافی بێ کارگەیشتە ڕادەیەک کە تاکی ڕۆژهەڵاتی شعورێکی لا دروست ببێ هەمیشە خۆی بە بچوو بزانێ بەرامبەر بە تاکی ڕۆژهەڵاتی یعنی تەنانەت ئەگەر من زۆر جار نمونەیەک باسەکەم لێرەشە بەگە دروست بێ حتا لە بواری بۆ نمونە تۆپی پێەیە حتا لە بواری زانستەکانە سیرەکە هیچ کاتی خۆ تۆپی پێری ئینسان نییە هەر مرۆڤ نییە هەر گۆش و خوێن نییە باشە بۆچی هیچ کاتی تاکێکی ڕۆژهەڵاتی لە ڕاضەیە نابێت ڕۆژئاواییەک بێتەوە ئایا هەروکێکی جوتیمامە پێناندری هەر لە مناڵ و ناشە قوتابخانەی ئەوە بۆی کە تۆ هەز نەکەی وەکو ڕۆژهەڵاتێک بە قەوەتری لە ڕۆژئاوایی ئەمە سیاسەتێکە ئەمە ململانەیەکی سیراعی قوڵی فەلسەفیە لە نێوان ڕۆژهەڵات و ڕۆژاوا ئەم ڕۆژهەڵاتە لە خزمەتە ما بگەمە سەر بابەتەکە لەم سیراعی ململانی حەزاریەش لێەوە سەرچاوی گرتووە کە چۆن لەم بابەتانە لی بدرێ بۆ نمونە یەکێک لەم شتانی کە ئێستا لی دراوە مەسەلەی قودسە مەسەلەی قودس نەقودس یعنی زۆر پیرۆزی هەیە کە لەناو ڕۆژهەڵاتە لە دینی ئیسلامە لێ درێ بە ئاشکراش ئیشی لەسەرەکرێ لەوانە مەسائلی هەندی زۆر شت هەیە کە لە لای من و تۆ و تاکێکی مسلمان لەم کۆمەڵگەیە ڕەنگە مقدس بێ ڕەنگە لە ڕێی کەناڵێکی فەزایەوە ڕەنگە لە ڕێی فلیمێکەوە ڕەنگە ڕێی جۆرێک لەوانەوە ئەم قودسیەتە لە لای تۆ نەمێنێ جا چجا ئەوەی شتە موهیمەکانی دیکە کە لە عەقیدەی تۆیە هەیە یەکێک لە موهیمترینە شتانە قودسە یعنی هیچ تاکێکی مسلمان بۆ نمونە عەرەب خۆیان زۆری نیان بە مسلمان نەزانن 22 وڵاتی عەرەبیمان هەیە تا ئێستا چ وڵاتێک ذاتی ئەوەی کرد کە بەرامبەر بە مثلا جوولەکە بوەستێتەوانێت لە مەسەلەی فەڵەستینە بەڵێ دکتۆر ببوورێ یعنی تۆ وەکو توێژەرە لە بواری مێژووی شارستانێتەکانە ئایا ئەوەی کە ئێستا لە چەند ڕۆژی ڕابردووە لە ناو قودسا ڕوویداوە هەروەها ڕێگری یەکرێ لە مەسجید الأقسا کە خەڵک چێ نوێژی پیاگەی و نوێژی جەماعەت و هەروەها نوێژی جومعە کە لەوێ بکەی و ڕێگریەکی زۆرێ تا چەند ئەمە درێژکراوە من لەنێ شارستانێتەکە لەنێو فەلەستین و قودستا خۆی خۆدا ئیستیفزاکردن و هەستکردنە بە بچووکبوونەوەی تاکی بەرامبەر ئیشکردنە لەسەر نەفسیەتی تاکی مسلمان بۆی کە تا تۆ ئەوە تا ئەوەشت لێ یەکەم ڕێگریشت لێ یەکەم تو کەسێک نیەق لەسەر هەڵباتێ و ناشتوانی قسە بکەی ئێساوای لیا تۆ کە قودس یەکلایی بۆتەوانە یان یەکلایی بۆتەوە مەسەلەی جوولەکە یەکلایی بۆتە کە خۆیان بە وڵاتی بە خاکی خۆی و پایتەختی خۆی و بە هەموو شتێکی خۆی ئەزانێ ئەمە لە ململانێ مێژوویەکەەوە سەرچاوی گرتووە کە بە شێوازێکی سەرەکی تۆ وەکو تاکێکی ڕۆژهەڵاتی بچوو کراوی دەتوانێت لێ دراوە و خراویتە ئاستێکەوانەیە کە نەتوانی بیرکەیتەوە هەر ئەمەشەکە ئەبینین لە ڕۆژهەڵاتە هیچ شتێک ئێستا لەژی خۆی
خۆیان نەماوە سێرەکە هیچ کەسێکمان نییە بە ئاشکرا منولانە لەگەڵ جوولە. بەڵێ دکتۆر من وای بەرنامەکەشم تەواو بووە هەر دەرفەتێکی کورتێ ئەمێگە دوا قسەی خۆل لەسەر کۆیتەوەری بەرنامەکە قودس وەک سمبولی شارستانتی ئیسلامی من پێم وایە کە قودس زۆر تایبەتمەندی هەیە نەک بۆ ئیسلام بۆ هەرسێ ئاینە گەورەکە لانی کەم و هەریەکێک لەم ئاینانەش پێی وایە کە جێگەی پێی خۆی بکاتەوە لەم ڕێچکەیە بۆیە من ئەڵێم پێویستە پەیوینێک هەبێ لە نێوان ئەم ئاینانەدا حتا بکرێ بە شێوازێکی دروست چۆن ئیسلام ئەمەی ویست لە دوای فتوحاتی ئیسلامی و پەیوینێکی دانا و دەستکاری هیچێکی نەکرد ئێستاش پێویستە ئەم پەیوینە هەبێ بۆی کە شارستانیەتەکە لە جێگەی خۆی بێنێتەوە. بەڵێ دکتۆر مەهدی تۆ پێم وایە هەندێک ئیزافاتی هەبووە لەوانەیە هەندێک شتەبێگە پرسیارم نەکرد بێت دەرفەتت پێ دەمەکو دوا قسەی خۆ لە کۆیتەوەری بەرنامەکە. ڕاستی ناتەنیەوە قسێکی هەیە ئەڵێ کاتێک کە من لە شاری قودسە ئەڕۆم و ئەزانم پێ لە شوێن پێکانی مەلیک داود دائانێم ئەم شعوری ینی ئەم هەستا کە دروستەکرێ هەمیشە هەموو جوولەکەیەک وا بیرەکاتەوە. بەڵام ئێستا فەڵەستینەکان بەداخەوە بە تەنهاجی هەڵراون. یعنی ئێستا ڕشتپێکی فەڵەستینی مناڵێکی فەڵەستینی خۆی ڕوبەڕووی دەڤابەکانە وەستێتەوە ئەو ئێستا فەڵەستینەکان بەداخەوە بەتەنان یعنی لە ئەنزیمەی سیاسی عەرەبیە فەڵەستین زۆ پاشەخشی کرد و ئەسڵان کاتی خۆی کە ناوی چیە لیبیا قەزافی وتی واز لە وازیان لەبێن واز لە فەڵەستین بێنن یعنی دەمێک وازیان لێنەوە بەڵام تۆ سیرکە لە سیاسەتی لە حملەی انتخاباتی سەرۆکەکانی ئەمریکای قودس هەمیشە حضوری هەیە حتا ئەخیر سەرۆکی ئەمریکا ترامپ وتی یعنی بەشێک بوو لە حملەی انتخاباتی کە من قودسەکەم بە پایتەختی جوولەکە بزانن لە ئەمریکاوە قسە لەسەر قودسەکە لەکوێی سیاسەتی وڵاتانی ئیسلامیە قودس پێگەیەکی هەیە بۆیە بەڕاستی قودس لە ڕووی تاریخیەوە تەنانەت لە نۆسەوسیا کە عسبەت الأمم راپۆرتی خۆی خوێندەوە کە بێلایەن بوون کە مەسیحی بوون کە هۆڵندی و نەمسایی بوون وتیان ئەم حایتەی ئەم دیوارێکە جوولەکەکان لە بەردەمی ئەگرین وتی ئەمە بەشێکە لە حرەمی شەریفی مزگەوتەکە هیچ پەیوەندێکی بە تاریخی مەسیحی و هەیکەلی سولەیمانەوە نیە. قودس ئەمەیە لە ڕووی تاریخەوەی مسلمانانە لە ڕووی دینیەوە مسلمانان لە خەڵکی تر باشتر ئیدارەی شارەکەیان کردووە بە ئاشتەوایی ژیاون چی دەیە لەسەرەوەی ئێستا گوزەرێت لەوەی لە چەند ڕۆژی ڕابردووە لە ناو قودس و مەسجید الأقصا ڕاستی دەبێت ئەمە بگەڕێنەوە وەکو دو قسە من تەواو بووە ماوەی بەرنامەکەم کۆتایە دەبێت بگەڕێنەوە بۆ عەقڵ بۆ مەنطق ئینسان خوێنی ئینسان پیرۆزە ئینسان لە کەعبەش پیرۆزترێکە ئەگەر بکرێ خوێنی ئینسان نەڕژێ ئەگەر کرێ باشتی لەسەر بابەتانەیەک لای بکرێتەوە مەسیحەکان پیرۆزەکانی خۆیان بۆ خۆیان مسلمانان بۆ خۆیان یەهودیەکانیش پیرۆزەکانی خۆیان بە مەرجێک تعدای پیرۆزەکان بەڵام ئەگەر بەرامبەر لۆژیکی تونوتیژی بێ مسلمان چی بکات یعنی کە بەرامبەر دەسەڵاتیان دەوێت تۆ یعنی چیەکی تۆ ناکرێت ئەو فیشەکە پێوەنێت تۆ دابنیشی بەڕاستی بەڵام ئەمە کاتی خۆی لە 1940 و پێشتریشە قودس کرا بە شارێکی نێودەوڵەتی من ئێستاش لەوانەیە ئەگەرم قسەی لێم قبول بکرێ دەبێت قودس شارێکی بێلایەن بێ نێودەوڵەتی بێ هەموو ئاینەکان بێ بۆی خوێنی ئینسان پارێزراو بێ هەمووی سەردانی بکرێن نابێ قودس دەرگای ئەلکترۆنیک هەروەکو چۆن لە مێژووی ئیسلامی ئەوەی کە نمونەی سەردەمی عومەری کوڕی خەتاب و سەلاحەدین ئەیوبی باسی ڕێز لە ئاینەکانی تریش گیراوە بەڵام دەسەڵاتی سیاسی دەسەڵاتی مسلمانان بێگومان ئیدارەی شارەکە بکرێ بە مشتەرەکی بەڵام ئاینەکان ئازاد بن لەو شار. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر مەهدی قادر توێژەر لە بەراوردی ئاینەکان سپاس بۆ دکتۆر زریان حاجی توێژەر لە مێژووی شارستانەکان بەخێربێن دووبارە بۆ سودەوی بەرنامەی سۆراغی مێژوو. بینەرانی بەڕێز و خۆشەویست بم شێوەیاتمە کۆتایی سۆراغی مێژووی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەبانتان دەسپێرم کاتێکی خۆش بۆ هەموو لایەک خواتان نەبم.